ئەمڕۆ دیارەوەکو هاوکات لەگەڵ وڵاتانی دنیا کە نەتەوەی گرتوەکان بۆ ئەم ساڵ 2017 دروشمی ڕۆژی جیهانی لاوانی ناوناوە بە ناوی لاوان و بنیادنانی ئاشتی. دیارەگەر ئاشتی بۆ وڵاتانی دنیا لارێک گرنگ بێ ئەوە بۆ ئێمەی کوردستان زیاتر گرنگە لەبەرەوەی پێکاتە و ئاینی جیاوازەیە دوای ئەوەی کە ئەم هەموو گرفت و تونوتیژی پێکاتە جیاوازەکان دەبینن لە عێراق دوای هاتنی داعش ئەمە بە گرنگ مازانی بۆیە ئەمڕۆکە لەم کۆنفرانسەدا دوو پەنێڵ بەڕێوە دەچی پەنێل یەکەمیان ئەوەیە دیدی پێکاتە و ئاینە جیاوازەکانی هەرێمی کوردستان بۆ ئاشتی و پێکەوە ژیان لە پەنێلی دووەم پێکاتە نەتەوە جیاوازەکانی هەرێمی کوردستان بۆ ئاشتی و بەشداربووانی ئەم کۆنفرانسە ئەمڕۆ پێکاتچون تەواوی بەشداربووان گەنجن و بۆی دیدی گەنجان لە پێکەوە ژیانی ئاشتیانە بۆ کۆمەلگا ڕوو بکەینەوە و زیاتر هاانی گەنجان بدەین بۆی بە ئاشتیان بکەین بە کەلتوری ئاشتی و پێکەوە ژیانی ئاشتیانە لە هەرێمی کوردستان و لە تەواوی جیهان.